سڵاو کاتە و باش پێم خۆشەوە باسی شتێکی بکەم کە یەکێک لە مهمترین شتەکانی زیندەجی منە و بیرمە و کاتێکە لە دەبیرستانی بووم کتێبێکم خوێندەوە بە نێوی ئایینی زیندەگی بە فارسی بوو تەرجمەی کتێبی نووسینی ئەو نووسەرێکی خارجی و بە نێوی دیل کارنگی زۆرتر ئەو کتێبم زۆر پێجالب بوو ئەگەر چی زۆر لە شتەکانی بۆ من معنایەکی ئەو توان نەبوو لەبەرەوەی کە زۆر جوان بووم لە دەبیرستانیم دەخوێن چەند ساڵ پێش بوو بەڵام کە زەمان چۆ پێشێ و بارحاڵ گەیشتمە و ڕۆژانە ئێستا کە 43 ساڵ تەمەنمە ئێستا دەزانم ئەو کتێبە چەندە بە ئەرزش بوو بەڕاستی تقریبا دەتوانم بڵم زۆربەی ئەو کتێبەی زۆربەی جملەکانی ئەو کتێبەی هەمیشە باز لەسەرەوەی بوو کە نابێ بیر لە ڕابردوو بکەیەوە نابێ نیگەرانی داهاتووبی زۆرتر دەبێ لە ئێستادا بژی لە حاڵدا بژی لەو زمانی کە ئێستا تێیدای لەو کاتی کە ئێستا تێیدای ئەو کاتی بۆ منی کە جوان بووم شتێکی زۆر مانایی نەبوو لەبەرەوەی کە ئەمن ئەو کاتی زۆر دەفکرە ڕابردومدا نەبووم ڕابردوەکەم منداڵ و بەڵکو زۆرشم پێخۆش بوو کە گەورە بووم و ببوومە جوان ببووم بۆ بوومە پیاو بۆیە لە زۆر مانێکی ڕابردوو نەبووم زۆرش لە داهاتوو نەدەترسام ترس و نیگەرانیم هەوو بەڵام وەک ئەوە نەبوو کە ئینسان کە گەورە دەبێ و گەورە ساڵ دەبێ و نیگەرانی داهاتوو دەبێ بە نیسبەت خانەوادەی منداڵی ژنی بۆ خۆی ئەوانە بەڵام ئێستا کە تەمەنم دەنێوە چووە و بارحاڵ بە قەولی کوردی دەڵەن گەڕاومەتەوە دەزانم کە ئەو ترسانە ئینسانی چۆن فەلەز دەکەن بەڕاستی ترس لە داهاتوو ترسێکی زۆر عەجیب و غەریبە کەم پێم وایە ئینسانی دەکوژێ هەمومان دەترسین ئەرێ بڵێ لە داهاتوودا چمان بەسەر بێ بڵێ وەزعی ماڵین چی بەسەر بێ لەکوێ بژیم خانۆکەم چی لێ بێ ماشینەکەم منداڵەکان نمانە لە حاڵێکدا جاری واشە هیچ تەئسیرێکی ئەو تۆمان نییە لەسەر داهاتوو دەتوانێت جاری وایە بە یەک ڕووداوی مەسەلەن تەبیعی وەکو سێڵاوێکی یان شەڕێکی هەموو بەرنامانە ئێمە دانناوە تێکچێت بۆ وێناتوو خەڵکی سووریای بای 4 ساڵ پێش بەو ڕووداوانی کە لە سووریای هات هەر چەندی زیرەک بایوە چەندی بەرنامەت هەبا زۆربەی شتەکان لێ تێک دەچوو کەوا بوو داهاتوو بەڕاستی ئینسان نابێ ئەندە لە داهاتوو بترسێ بڵێ هەر بڵێ داهاتوو خەتەرە و داهاتووان لێ دێ و داهاتووا دەکا و ئەوانە دەکرێت بەرنامەی بۆ دابنی دەکرێت مەسەلەن خۆ لە زۆر شتی نەدەی بەڵام ترس و سترێسی داهاتووە کە دەژیانت نابێ ئینسانی فەلەز دەکەن لە بەرامبەردا پێم وانییە هیچ کەس هەبێ کە بە جوورێک لە جوورەکان بە نیسبەت ڕابردووی خۆی ئەو ڕۆژانی کە لە دەستی داوە فرسەتانی کە لە دەستی داوە ناڕەحەت نەبێ بڵێ دەبا ئەوام کردبا ئەگەر دەرسمەوە خوێندبا ئێستاوام لێدەها دەگەر فڵان دوکانم خەڵ نەکردبا و ئێستاوام لێدەها دەگەر نەهات بامە خارجێ ئێستا حاڵم حاڵەشی دی بوو نازام ئەگەر لەگەڵ ئەو ژنەی زدوازم نەکردبا ئێستا ژیانم جوورێکی دیکە بوو ئەگەر زووترمان منداڵ ببا یا ئەگە درەنگترمان منداڵ ببا چوزانم ئەگەر ئەو خانووی کە دەڵێم معاملەم لەگەڵ فڵان خانووی دیکە پێکرد با گۆڕی بامەوەوام دەدا ئەو هەمانە ئەو هەموو نیگەرانیە کە هیچی تازە بەدەستوو نییە فقط ئینسانی فەلەز دەکا بەڕاستی هەمووی ئێمە ئەو شتانەمان هەیە هەمووی کەس نییە لە ڕابردووی خۆی ڕازی بێ هەمووی بە جوورێک لە جوورەکان دەڵێن بریا ئەوەن کرد هەتاوانەی کە ڕازیشن لە ڕابردویان پێیان وایە ئەگەر فڵان کاریان کردبا باشتر دەبوو ژیانیان ئێستا وادان لەدەهات لە پلە و پایەکی زۆر باشی کۆمەڵایەتیان دەبوو نازان هەمووی دەکرێت بڵێ زۆربەی خەڵکەکان زۆربەی ئینسانەکان بە نیسبەت ڕابردویان گلەیان لەخۆیان کەوا بۆ هەم ڕابردوو هەم داهاتوو هەمیشە مۆزوعێکن کە ئینسانی هەزێت دەکەن بەڕاستی بەڵام هیچیان دەگەڵ ناکرێت ئەمن پێم وایە باشترین دەرمان و باشترین چارەسەر هەرەوەیە کە
واز لە ڕابردوو بێنی تازە ڕابردوو هیچی لەگەڵ ناکرێت حەت چەندی خەمی بۆ بخۆی ئەوە دەبا ئەو دەمی زانیبان ئەو دەمیش بەستگی بە شرایەتی کایە کە هەمان بووە بۆی هەیە ئەگەر زۆربەی دۆست ڕەفیقەکانی مەژدە و شرایەتی مەدابان لەمە خراپتر بان بۆیە ئەوە هیچی لەگەڵ ناکرێت بەڵام ئەوەی کە ئێمە لە دەستی دەدەین ئەوەیە کە ئەمە ئێستا تێداین ئەمن ئێستا ئەگەر ئەو ڤیددیۆی کە دادەنێم دەم هەوێ مەسەلەن لەو ڤیددیۆیدا سێ ڕەفیقی من لە زەتی لێ ببن ئیسفادەی لێ بکەن ئەگەرە من داینەنێم بۆی هەیە پاش هەفتەیەکی دی پەشیمان بمەوە دەڵم بۆ دامنە دوای هەفتەیەکی دیش بۆی هەیە من نەتوانم بە دەلایلێک نەتوانم دای بنێم ئەو دەمی ئەو حاڵی کە ئێستا تێدام ئەو لەحزەیە ئەو کاتانی کە ئێستا تێدان بۆمە دەبێتە ڕابردوو دەڵم بۆ دامنەنا مەسەلەم بۆ ئەو شتم نەکوت فڵان ڕەفیقەم گوێ لێ بێ استفادەی لێ بکایان بۆ ئەو کارم نەکرد بۆ ئەو تەلەفۆنم بۆ فڵان ڕەفیقەم نەکرد کە ئەحواڵی پرسم بەڵکو هەندێک زانیاری لێ بزانم یان ئەسەن دڵی ویم خۆش کرد بێ بە جۆرێک لە جۆرەکانە میش ئاگام لە ئەحواڵ ئەوزای کەوا بۆ ئەو لەحزەی ئێستا تێداین ئەگەر استفادەی لێ نەکەین بەنسبەت سعاتێکی دی ڕۆژێکی دی دەبێتە ڕابردوو و دیسانە مەعزێت دەکەن بۆیە ئەو لەحزانی کە تێداین استفادەی لێ بکەین بەشێکی زۆر لە خەڵکی پوڵێکی زۆر خرج دەکەنەوە دەڵێن ئەمە ئیشاڵڵا 5 ساڵی دییان 10 ساڵی دەگەڕینەوە وڵاتەکەی خۆمان خان و یەک دەکڕین ژیان دەکەین دوکانێک دادنین ماشێنێکی باش دەکڕین یان ئیوا دەڵێ 10 ساڵ چاک خۆم ماندوو دەکەم بەڵکو دوکانێکی دەکڕم دەحەسێمەوە یا ئیوا دەڵێ جارێز کەمی دەخۆم پوڵێکی زۆر پارەیەکی زۆر پاشەکەوت دەکەم بۆ ئەوەی کە بتوانم مەسەلەن لە داهاتوودا فڵان شتەی بکەم فڵان کاری بکەم بێخەبەر لەوەی کە گەر ئێستان نەیخۆن و استفادەی لێ نەکەن بۆی هەیە ئەو 10 ساڵی دی قەت نەیە بۆی هەیە ئەوان 10 ساڵ دی هەر نەمابن لە ژیان بۆی هەیە ئەوان 10 ساڵ دی هەر خواردنیان پێ نەخورێ بۆیە نامن ئەمن ساڵێک لەوەی پێش حاڵم حاڵێکی دیکە بوو ئەمن تقریبا 6 مانگ پێش مەعیدەم عمل کرا نزیک بە 6 هەتا 7 مانگە هیچ خواردنێکم پێ نەدەخورە بەڕاستی ئەگەر کەسێک میوەیەکی دەخوارە کەسێک کەبابی دەخوارەگە کەسێک برینجی دەخوارد یعنی دەمکوت بڵێمیش ڕۆژێک دابێ تام لە برینجی ببینم بەس بە کاڵی بە ئیشکی مەسەلەن 4-5 کەسێک برینجی تازە دێمی گەرم بخۆم بەبێ ئەوەی کە بۆ وێنە 3-4 لیوان ئاوی لەسەر بخۆم بەس بتوانم لەزەتی لێ ببم نام بۆی هەبوو ئەم بە بیرمە کەسێکی دەوڵەمەند لە شارەکەی مە هەبوو دایانکوت تەنیا شۆرباوی پێ دەخورێ هیچی پێ ناخورێ زۆریش دەوڵەمەندە ئارزوو دەکات کە لە شۆرباوی زیاتر پێی بخورێ دەیەو کەسە گەر ئەو ڕۆژانی کە وەزعی جسمی باش بۆگە ئیستفادەی لە ژیانی کردبا پەشیمان نەدەبوو بەڵام بۆی هەیە ڕۆژانێک کە زۆر جوان و پڕ ئەنێرژی و قەویە هەر کاری کرد بێ و خۆی ماندوو کرد بێ و قڕنووسی کرد بێ و نەی خوارد بێ بەڵام دوایە کە پیر بۆ جار پارەیەکی زۆری هەبوو جار هیچی بۆ نەدەخوێت بۆیە ئەمن ئێستا تقریبا 3 هەفتەیە باشتر بوومە حاڵم ئێستا دەخۆم پێم خۆشە ینی ئەگەر قەرار بە 1 یۆرۆم هەبێ ئەو 1 یۆرۆیم تا 3 ڕۆژیش بێ پوڵ بوومە و 1 یۆرۆ دەخۆم قەت وانە بووە هیچ کەسێک لە برسان نەمردووە ینی ئەمن دە ژیانمدا زۆرترین یەکێک لەو کەسانە بمە ناخۆشیمێک جار زۆر دیوە وا هەبووە بێ پارە بوومە وا هەبووە نانمان نەبووە بیخۆین وا بوو بە 3 مانگ نانی ئیشکیمان نەبووە بیخۆین بەڵام ژیان هەر دەچێتە پێش ئیستفادە لەو شەرایەتی مەوجود نەکەی لەو وەزایکە ئێستا تێدا نەیکەی لە دەست دەچێت بۆیە من یەکێک لەو کەسانم کە دە حاڵدا دەژیم زۆرتر هەرچی هەمە دەیخۆم ئەوم زۆر بیستۆدان کوردی عێراقی دەخۆن بە کەیفخواان زۆر نیگەرانی داهاتوونین ئەوەم بیستوە ئایا وایان وانێ نازانم بەڵام ئەگەر وا بێ کارێکی باش دەکەن چونکی ئێمە کوردی ڕۆژهەڵاتی یان زۆر لە نەتەوەکانی ئێرانی یان نەتەوەکانی دی زۆر دەفکری داهاتوودان یەکجار زۆر دەترسین بەشێکیشی ڕەنگە پەیوەندی بەوەیە هەبێت کە حکوومەتەکان
وان لێکرد داهاتوی خەڵکی نادیارەوانە ئەوە ڕاستە بەڵام هەتا کەنجێ هەتا کەنجێ هەر دەفکری داهاتوو دابێت هەتا کەنجێ ئەمن کە هاتمە ئەوروپای زانیم ژیان لێرە چۆنە خەڵک لێرە بەڕاستی ئیستفادە دەکات لە شەرایەتی مۆجود لەو وەزعی کە تێیدا ئیستفادە دەکات دەخوا دەگەڕێ لیباسی جوان دەکڕێ هەمووی ئێمەش لە ئێرانێ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتەکەی خۆمان ئەو بارودۆخەمان هەبوو دەمتوانی بەڵام هەر پێن وا بوو کە نابێ بیکەین زۆرشت پێن وا بوو کە دەبێ عیبە بیکەین زۆرشت پێن وا بوو کە خراپە یان زووە جارێ ئێستاش لێرە زۆر کەس دەژی لە ئەوروپا دەژی هەر پێی وایە بۆ 50 ساڵی دەژی بۆ 40 ساڵی کە ئەگەر بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی ئەوا دەکا بەڵام بۆ هەیە پێشەوەی کە بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی لێرە بمری بۆیە لە ئێستادا بژین ئەگەر چایەک و لە پێشە لە ئێستادا تام و چێژ لەو چای وەربگرن مەڵە نایخۆمەوە دەچمە کارێ کارەکەم تاو بوو دێم چایکی تازە دێم چا دەکەم و دەیخۆم مەڵەن ئەلحانەکانە ئەوڕۆ خۆم ماندوو دەکەم شەوێگە چوومەوە غەزایکی چاک دەخۆم ئەگەر ئێستا لە هەر شوێنێکین دەتوان غەزایکی بکڕن خواردنێکی بکڕن بیخۆن دەنا بۆیە شەوێ پستنەوەش ماندوو بن پێو نەخورێ و سبەینەکانش بە شەوێش بەزگی برسی بنون و خەونی ناخۆشیش ببین و لە سەرنجام لە کۆتاییدا هەر ئەو نەخواردن و لەزەت نەبردانە نەکە تو 10 ساڵ عمرت کورتتر دەبێت ژیان کورتتر دەبێت یان 10 ساڵ زووتر پیر دەبێت یان 10 ساڵ زووتر سەرت سپی دەبێت تەکتەچی ئەو لەزەت نەبردانە دەبنە هۆی وەی کە ئینسان زووتر لە کاتی خۆی دەمرێ زووتر سەری سپی دەبێت زووتر تووشی نەخۆشی دەبێت ئەم بەڕاستی ئێستا کە لە عملی میعدەی نەجاتیم بۆ دەزانم کە دەتوان پێم بخورێ هەوڵ دەدەم بە کەیفی خۆم تام و چێژ لەو شتانە بینم کە دەخورێن هەوڵ دەدەم گران بن هەر بیان کڕم لە شەرایەتێکی دام وەختم کەم بێ هەر بیکڕم بیخۆم لەزەتی لێ ببەم بۆ ئەوەی کە بتوانم ئەو ماوەی لەسەر دنیایم بە باشی بژیم من ناڵم ماڵی کەس بخۆی یان بانێک بەڵام ئەوەی کە پەیدات کردو دەتوانی بیخۆ لەزەتی لێ ببە و ئیستفادە لە شەرایەتی مۆجود بکە لەو هەوایی کە ئێستا تێیدای بۆ ئێمە لە فەنلاند دەژین هیچێک لە سالمترین ئابوو هەواکانی دنیا هەیە ئەمە دەتوانین بچینە دەرێ لە ماشینەکەن بچینە دەرێ بچین ئەو هەوا پاکەی هەڵمژین کە بۆی هەیە ئەمە سەعاتێکی دێو هەوایە نەمێنی بۆی هەیە ساعتێکی دی بچینە سەرکارێ نەتوانین بەڕاستی لە حاڵدا ژیان یەکێک لە باشترین دەستکەوتەکانی هەر کەسێکە گەر پێی بگا ئەگە پێی نەگەیشتونە بیری لێ بکەنەوە هەر لەحزەیەک هەر ئەو کاتە ئەو سانیەی کە ئێستا تێیداین هەر لە دەستی بدەی و ئەگەر دەزانی خۆش دەگوزارێ لە دەستی بدەی بڵێ سبەی نەدەیکەم دوو سبەی دیکەم دڵنیا بە ناگەڕێتەوە بۆیە ئێستا تێیدای ئێستا ئیستفادەی لێ بکە ئەگەر پێت خۆش خەریکی فێربوونی ئێستا ئەگە پێت خۆش ئێستا بخۆی هەر شتێک دەبێ ئەگەر ژیانت خراپە پێت وایە 10 ساڵ دەبێ ژیانت چاکەی جارێ 5-6 ساڵ دێڕابوەستی ئەو شتەی بگۆڕی ئەو خانوت بگۆڕی ئەو ماشینی بگۆڕیانە هەموو هەڵەیە هەوڵ بدە لە ئێستاوەڕا دەست پێ بکەیت لە دەست دەچێت کە لە دەستت چوو ناگەڕێتەوە ئەمن وە بیرمە پێم سەیرە باب و باپیری مامزارێک قسان دەکرد پیاوەپیرەکان دایانکوت ژیان زۆر کورت بوو 70 ساڵ تەمەنیان بوو دایانکوت هەر دەڵی دوێنێ بوو هەر زۆر ئەو قسەیەم پێ قبول نەدەکرا کاتێک کە لاو بووم گەنج بووم بەڵام ئێستا کە 43 ساڵم دەزانم ژیان بە سرعەتێک بە خێراییەک دەچێتە پێشێک کە ئەسەن نایگەی یعنی ئەوەی کە ئێستا لە دەستتدا کەلچی لێوە نەگری هەر چاوت هەڵێنی لە دەستت چوە بۆیە وە دەکەی تەمەند دەبێتە 70 ساڵ ئەمن هەوڵ دەدەم 40 ساڵ تەمەنمە زۆر شتم لە دەستداوە بەڵام لانی کەم ئەگە قەرار بێت 40 ساڵی دیم تەمەن مابێ ئەو 40 ساڵی دی تەمەنم ئیستفادە لە شەرایەتی مۆجود بکەم ئەگەر ئیستفادە لە شەرایەتی مۆجود بکەن دە ئێستادا بژین درەنگتر پیر دەبن درەنگتر سەرتان سپی دەبێ درەنگتر تووشی نەخۆشی های ڕۆحی و ڕەوانی دەبن
وە زوو متەوەجێ دەبن لەزەت بردن زۆر خۆشە بۆیە ئەگەر بەبێ لەزەت ژیانوانێک معنای نیە ئەگەر هەر بە هیوای داهاتووی بڵێ ڕۆژێکدا دێ لەزەت دەبم ئەگەر پیر بووم ئەگەر بازن شەست بووم خانە نشین بووم ئەوا دەکەمانە ئەوانە هەموو شتێهایەکن کە بۆی هەیە قەت پێی نەگەی بەڵام ئەگەر ئێستا لەزەت ببەی ئەو کاتیش ئەگە پیریش بووی باشتر دەتوانیت چونکی ئەو دەمی بەدەنێکی سالم و باشترت دەبێت بەڵام ئەگە ئێستا هەر پاشەکەوت کەی نەخۆی نەکڕی تام و چێژ لە شتیوە نەبینی بڵێ بۆ ڕۆژی بۆ هەیە ئەو دەمیش لە کار بکەوی هیوادارم لە حاڵدا بژین ئەمن لە حاڵدا دەژیم و هەوڵی دەدەم ئەوەی فێری منداڵەکان و بە دۆست و ڕەفیقەکانم بڵام ڕۆژێکی خۆش و دیسان لە حاڵدا بژین بچون قاوەیەکی بخۆنەوە چایەکی تازە دێمکەن یان خواردنیش باش دروستکەن و بیخۆن تەنانەت دەگەر هێلکە و ڕۆنێکیش بێ